ئەمڕۆ کەمپینی بوژانەوەی پارکی یدسادق حەڵمەتی دووەممان ڕاگەیاند. سپاسی ئەو خەڵکە دووسۆزەکەن کە بەدەممانەوە هاتن. ئامانجمان لە هەڵمەتی دووەمەوە بوو کە زیاتر پارکی یدسادق بەرەو بوژانەوە بڕوات. لە هەڵمەتی یەکەمە دیارە بە حکمیەوەی کە پارکەکە وێران بوو. دیارە ئێمە هەڵمەتە ئەم کەمپینەکە ڕامان گەیانەوە کەمپینی بوژانەوەی پارکی یدسادق لەگەڵ کۆمەڵێک چالاکەوان و مامەسای بەڕێزە ئامانجمان سەڵوزکردن و بوژانەوەی ئەم پارکەیە بۆیە ئەمانەوێ ئەم پارکە سەر لەمێ ببوژێتەوە لەو وشکبوونەی بیپارێزین و ئەمڕۆ من لە 7:30 بەڕێکەوتوم لە 8 لەناو پارکەکەی بووم لەگەڵ ئاوڕێیانم دەستمان کردو بە کارکردن. بەڵێ بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ هەڵمەت و کەمپینی دووەمان دەست پێ کرد بۆ پاکردنەوەی پارکی گشتی سێسایق و بۆ سەوزکردن و نوێژەنکردنەوەی سەر لە نوێ بنیادنانەوەی. ئێمە لە قۆناغی یەکەمە لە 21 حوتە دەستمان بەم کەمپینە کرد و بە چەند قۆناغێک هەوڵماندا کە پارکەکە ببوژێنینەوە. خۆشبەختانە دوایەوەی کە لە قۆناغی یەکەمە بە چاکی تێمان پەڕاند و بە جۆرێک لە جۆرەکان بوژانەوەی پارکەکەمان سەر لە نوێ دەست پێ کردەوە. ئەمڕۆ لە هەڵمەتی دووەمە دەستمان پێ کرد بۆ پاکردنەوەی ئەو دڕک و داڵانەی کە شۆستەی ناو پارکەکەیان گرتووە.